سيري پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چۆن سەحابەکانی فێرەکات ئەوەی کە هیچ نازانێ بەقەدەر خۆی لە پێغەمبەری خوا فێرە بێ ئەوەی کە شتی شەزانێ پێغەمبەری خوا بەشی ئەوەی پێ ئەدا کە بە کەڵکی دنیا و قیامەتی بێ بۆیە ئەمە سڕێکە هەر کاتێ پێغەمبەری خوا ئەچی بۆ ئیستینساخ لە کولیە ئەڵێ کاکە تخوا منهەجی ئیمساڵم بەرێ ئەڵێ منهەجی چی ئەڵێ ئەوەی تەڵەبەکان هاتن لای تۆ تەڵەبەیەکی زیرەکمان هەیە هەموو ئەوی مامۆستا و توێتی لە دەمی کەوتۆتە خوارەوە هەمووی نووسیوە و هەمووی چاپ کردووە و حازری کردووە ئەوەی ئەو یەک نوسخەم لەوە بۆ ڕاکێشە زەحمن دەبێ منشە لەوە یاسعیەکەم یعنی ڕێک تۆ کۆپی پێست دەکەیت ئەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمیەتی بە یەک کەلیمە خۆمان زۆر جاڕڵین 100,000 سڵاوات لە دیداری محەممەد یا 100,000 سڵاوات هەر یەک سڵاوات ئینا بێ بەسا بێ 100,000 سڵاوات بێ اینجا بێ بە 100,000 سڵاوات یەخۆ تۆ فێڵە چیەکی کابرا 100,000 جار بڵێ 100 سڵاوات ئەو کاتە بەڵام بەمەیان بە یەک جار بە یەک دوعا ئەبی بە خاوەنی هەرچی دوعایە پێغەمبەری خوا کردوێتی صلی الله علیه وسلم لا إله إلا هەرچیەکی فەرمووە بڵێ ئەجا تۆ بڵێ پێغەمبەری خوای چی بەجێ نێشتی بێ لە دوعاکانە بابزانین چی پێغەمبەری خوا لە حەدیثێکی مسلمە فەرمێ اللهم إني أعوذ بك من شر ما عملت خوای گەورە پەنا ئەگرم بە تۆ لە هەرچی خراپەیە کردومە سێم دوعا جوانەکە پەنا ئەگرم بە تۆ لە هەرچی خراپەیە کە کردومە تخوا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بچی کردبێ وأعوذ بك من شر ما لم أعمل بعد خوای گەورە پەنا ئەگرم لە خراپەیەکیش کە هێشتا نەم کردووە يعني سبحان الله پێغەمبەرێکە قد غفر الله لك ما تقدم من ذنبك خوای گەورە لە هەموو تاوانەکانی خۆش بووە پێغەمبەرێک نەبوو ئەو ئێمە پاڵ باتەوە و خوای گەورە مژدەی ئەوەی باتێ کە ئیتر خوای گەورە لی خۆش بوو ئەمیش دانیشێ بڵێ تەواو من معفو عامم من دەرەجەی سەتم هێناوە شەوێکیان هەڵەسێ فەرمێ یا عائش ذريني أتعبد لربي أي عائشة لم قربا عبادتي خوابكم فمي يا رسول الله والله إني أحب قربك وأحب ما يسرك والله بيغمري خواب خوا من حزكم لنزيك بم حزكم لباطاب خوم حزكم دسكم ملي بهمو معناي جنوبياوتي كلبيني أنا قمي خوش ويستيها فمي أي بيغمري خوا أي خواي قولي لتاوانا كان خوش نبوة فمي يا عائش أفلا أكون عبدا شكورا أي عبدك سباس گزار نبم بڵێ لێم خۆش بووە لە هەموو تاوانەکانی ئێستا و داهاتووشم لەبەرەوە هەرچیەکیشی کردبێ خوا وعدی داوە کە لێی خۆش بووە بەڵام ئەفەرمێت خوای گەورە هەرچیەکیشم نەکردووە لێم خۆش بووە ئەی محەممەد تۆ بێ چی و کردبێ بەڵام ئێمە فێرکە ئێوە دوعاکانی ئەو نە شامل بێ ئەو نەکراوە بێ هیچ شتێ بەجێ نەیەڵێ ئەمەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە بۆفیەکەی بۆ ئێمە خستۆتە سەر پشت ناوێ ناو بۆفی مەفتوح ئەم بۆفیە مەفتوحە گوناحە بچی بڵێ ئاتخوا پلێ گۆشتم بەرێ ئاتخوا شەربەت بۆفیەکە مەفتوحە لە خۆتی تەسک مەکەرەوە باوکی من کراوەیە هەرچیەک تەوێ بیخۆ هەرچیەک تەوێ داوا بکە ئەمە بۆ تۆ کراوە لەبەرەوە نەکەی شتێ بەجێ بێڵی چۆن شتێ بەجێ نایەڵیت ئەبێ بچیتە سەر مەسهەبەکە و دینەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بچۆ سەر ڕێگەکەی ئەو شتەکانی ئەو فەرمیەتی بۆ خۆتی بپشڕە ئەوە دەرگای هەموو شتێک هەموو خێرێکە لە خۆ کردەوە ئەها دایکە عایشا فەرمێت كان رسول الله صلى الله عليه وسلم يعجبه جوامع الدعاء ويترك ما بين ذلك فمي پیغمبری خوا صلی الله علیه وسلم حەزی لە دوعای کۆکەرەوە بوو لەو بەینەشە هەرچیە شتی تر بوایە تەرکیە کرد دوعایەکیە کرد هەموو شتێکی بگرتایەتەوە کۆکەرەوەی هەموو شتەکان بوایە بۆیە ئێمەش ئەبێت کە دوعامان کرد دوعاکانی پێغەمبەری خوا خوای گەورە ئەو خێرەمان بەرێ کە ئەیزانین و نایزانین لەو شەڕەمان دوورکە کە ئەیزانین و نایزانین خوای گەورە بەهەشتمان بەرێ و هەموو کردەوەیە کە ئەمان گەیەنێتە باشت و هەموو قسەیە کە ئەمان گەیەنێتە باش خوای گەورە لە جەهەنەم دوورمان کە لە هەموو کردەوەیەک و قسەیەکیش کە لە جەهەنەم بە دوورمانەخا خوای گەورە هەموو ئەوەی پێغەمبەرەکە داوای لێ کردوین جا ئێمە بیزانین یان نەیزانین ئەوەی محەممەد ئەوەی عەبدەکەت ئاکەلیمەکە چەند جوانە ئەوەی عەبدەکەت بۆ چونکە عەبد دەزانێت چۆن داواکە داوای لێ کردی ئێمەش ئەوەمانەوێت حەد ئەوەی کە پێغەمبەرەکەمان خۆی فەرمووی
هەرچیەکی فەرموو ئێمە شەمانەوێ هەرچیەکیش پەنای بێگرتی ئێمەش پەنا لە هەمان شتەگرین کە ئەو پەنای پێگرتویت. بە ئینسانی مسلمان بەم مەفهومە دوعا بکە. ئەم دەسە بەرزکاتۆژنا ئێمە زۆر جار چوار دوعاکەین و پێمان نامێنێ ئەڵێن دوعای چی شتێت بکەین. فێری ئەم دوعایانە بن کە جامعن کە مەوانعن